سڵاوبینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆم کاتەوە هەموو کاتێکتان شات بۆکی شەریدادەم لە خزمەتانام بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە ساڵەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیست و توێژەکەین سەبارەت بە کۆیلەکردنی ژنان و کچان لە حەڵەبجە. پێشەوەی بچمە سەر مەترحکردنی سوالەکان سەرنجتان ڕادەکێشم بۆ بەشێک لەم مەراسمە کە لە شاری حەڵەبجە دژ بە ژنان و بە کۆیلەکردنی ژنان چووەتە پێشوو. من زۆر خۆم بە خۆشحاڵەزانم نەک خۆشحاڵ ئەوەندە خۆم بە خۆشحاڵەزانم ومێدی گریانەکەم و زۆریش گریام لەسەرەوە چونکە دیمەنێکی دڵهەژێنە و هەموو گەنجا بینیت بڕیارێکیان داوە کە بڕیارێکی زۆر گەورەیە فەرمانی خالقێکیان جێبەجێ کردووە کە دروستکەری هەمومانە بەڵێنێکیان جێبەجێ کردووە کە پێشینەی دایکانی پێشخۆمانن کورتولێکی کوردواریان زیندوو کردوتەوانێ زۆر خۆم بە بەختەوەرەزانم سوپاسگوزاری خوای گەورەم منەتباری کردم ئەم جارەش بۆ ئەوەی کە سەرپەرشتی پرۆژەی تاجی زێڕینم کرد هەمیشە سوپاستانەکەم چون ئەگەر ئێوە نەبن ئێمە ناتوانین فیستیڤالێکی لەم جۆرە پێشکەش بکەین. بەڵێ بینەرانی خۆشەویست هەروەکو ئاگادارم کردن لەم بەشە لە بەرنامە سەبارەت بەم مەسەلە ساڵی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیستمان لەگەڵ ساڵی سەرداریەکە دەنگی منەبێسی بەخێرێ بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ سڵاو هەیە بۆ خۆت و هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ. ساڵی سەرداری وەکو ئاگاداری وەروا تیکەیەکی ژەلان لە فیلمەکە بڵاوە بوو لە ڕۆژی 23 بەهمەنە لە حەڵەبجە 1357 ژن و کز لە بینی 14 تا 25 ساڵە لە مەراسمێکی ڕەسمیە خرانە ژێر پەردەی ڕەشی ئیسلامی و بە معنای واقعەکەی کرانە کۆیلە. ئەوەڵەن پرسیارەکەم ئەمەیە بۆچی بەم مناسبەتە و تا جێگای لە عەدەدەکەش نیشانەدرێ 1357 وا دیارە ئەگەڕێتەوە بۆ ئەم عەدەدە و ئەم ڕەقەمە دانراوە ئەگەڕێتەوە بۆ ئینقلابی 57 ئێران 1357 ئێران. ئایا ئەمە نیشانەدا لەگەڵ ئەحزابی ئیسلامی لە کوردستانی عێراق و حکوومەتی هەرێم بە هاوکاری و دەست و نەخشی سەرەکی جمهوری ئیسلامی ئەم مەراسمە چووەتە بەرەو؟ تاوە نازە بەم مەراسمە هەڵەگرێتەوە بەرعەکس ئەو شتەکە ئەو خانمە باسی کرد و تاجی زێڕین و ئەوانە بەرزەمەن تاجی کۆیلەتی و بەبەختی و سیاچارەیی چۆسە سەر ئەو تعدادە ئەو زیاتر لە 1000 کەس وا لەو ساڵ نادانیشتووەن و دیارە پێشیانە بەنەزەر من خۆیان هێشتا متەوەجه نین چ جەهەنەمێک لە ئایەندا تەمایل ئەوانە و کە ژیان و زندگی ئەوان بە تەباهی بکێشێ لە حاڵێکا مەسەڵان ساڵی 1357 انقلابێ نەبوو بۆ ئەوە ژنان کەن بە کۆیلە و جمهوری ئیسلامی بێتە سەرکار انقلابێ بوو بۆ ئازادی زدە ئیستبداد خەڵکی کرێکار و زەحمەتکێش خەڵکی بەشمەلێت لە سراسەری ئێرانە بەرعەلەی سلسلەی پەهلەویوە بۆ ئازادی و بۆ ڕەفاه و خۆشبەختی ئێعتراز و مبارزەیان کرد. ئەو هەموو زیندان کێشانەی لە زەمان شا تعدادی زۆر لە ڕۆشنفکار و کۆمونیستەکان و چەپەکان لەو زیندانانە ئێعتراز و مبارزەیان کرد و مقاومەتیان کرد لەبەر ئەوە نەبوو. بەرحاڵ مەنزوورمەوەسە ئەمە کە لە هەڵەبجا و بە تایبەت ئەم ڕێکخراوەوە ئیسا ئەم کاری کردووە. ئەو خانمە جز و ڕێکخراوێکن و سازماندەیەکەی ناوی یەکگرتووی ئیسلامیە مستەقیمەن تحتی ئۆتۆریتەی جمهوری ئیسلامیە و هەروەها لەم چەند ساڵەی شاهروا خۆت ئیشارەت پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 91 هەتا ئیسا هێزی داوە بە هێزە ئیسلامیەکان تەقویەتی کردووەن ئیمکاناتی خصوصی اختیاریان لە حکوومەتەکەیانە شەریک بوون بەشدار بوون وەزیر و وەکیڵیان بووە و الآن ئێتلافێکە حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەم هێزە ئیسلامیانیشە. بەڵام لە حاڵێکە کە ئێران ئەجۆشێ جنبشی ژنان کە ئەوە بە درێژایی ئەم 42 ساڵە عەدارەحمەوە سەرکوت کراوە حجاب بە زۆری کراوە لە زیندانیان خستوون ئیعدامیان کردوون سەنگساریان کردوون ئەسیدیان ڕشتووە بە سەر و چاویانە. بەڵام لە هەموو شارەکانی ئێرانە ئەم جنبشە زینووە و عەلارەحم تەواو شارە
جنبشی ژنان یا بزوتنەوەی ژنان لە ئێرانە نەیتوانیوە جمهوری ئیسلامی نەیتوانیوە تەسلیمیکە و هەر هەست لە چوزانم بە ئاشکرا لە خیابانەکانە لە ئەترازاتەکانە ئەترازەکەن و مبارزەکەن. جمهوری ئیسلامی بۆیە دەستی داوەسە ئەم کارە بۆ ئەوە بێژێک کە هێشتا من قدرتم هەست بۆ ئەوە ئەزانەیە لە ناوخۆی ئێرانە لە شارەکانی کوردستانی ئێرانە تاڕە بۆ جمهوری ئیسلامی و خورد ناکەن بۆیە وا ئەزانەیە کە مەسەڵەن ئەگەر ڕوو کاتە هەڵەبجە و لەو فەقر و فەلاکەت و بەدبەختیەوە بەسەر خەڵکا هێنایانە هەم جمهوری ئیسلامی هەم حکوومەتی هەرێم وەستی 40 ساڵە خەڵکی هەڵەبجە دوای بۆمباران و بەر لە ئەوەش هەتا الحاڵ نەحەساوەسۆ گەرەکیانە مەسەڵەن بێژن ئەوە ئێمە دەسەڵاتمان هەست ئەو هێشتا قدرت بەسیجمان هەست بالاخره پۆڵ و ئیمکاناتێکی زۆریان خصوصی اختیار ئەم یەکگرتووی ئیسلامی و هێزە ئیسلامیەکان و بۆیە ئەو سالونیان ئاوا ڕازان وەس و تۆ زانی چەند هەزار چەند خەرج و مەخارجی هەست لەم داستانە بۆ کە بتوانێ مەراسمێکی ئاوا بەرگوزارکەی. یەکگرتووی ئیسلامی، رابطەی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی لە کوردستانی عێراقا خۆ ئەمە یەکەم جار نیە نۆع لە کارەکەن. ئەمانە نۆکەری دەستنیشاندەی ئێران و بەشێکیشیان عەرەبستانن. عەرەبستان من لە بیرمە ساڵ 1994 وەختێ شەڕناوخۆی بین پارتی یەکێتی بوو وە خەڵک واقعەن وەزیان خراوە بوو لە محاسەی اقتصادیا بوون لایەن سەدام حوسێن و کوردستان هەر کەس ڕیشی بنایەتۆ 250,000 دینار یانە وەختە ئەدا هەر کەس لە چکی باە بەسەریا وازانم 200,000 دینار ئەو وەختە یعنی خەڵکیان خستوە حاڵەتێکی فەقر و فەلاکەت وە پوڵێکیان ڕژانە بوو. هەر لەو دەورە بە وەسیلەی عەرەبستان و جمهوری ئیسلامی و بە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان سەدان مزگەوت یان دروست کرد بە پوڵێکی کەلانەوە لە حاڵێکە مەسەڵەن مناڵە مەدرسەی هەر لەو وڵاتە هەر لەو هەڵەبجا سلێمانی دۆ تا پێنجێن و نازام زاخۆ هەمویان جێگەی کلاسیان نییە. چل نەفرێت تا پێن لە کلاسگەرێەوە جێی ژیان نیە ئەسڵ. بۆیە گەرەکمە بێژم ئەمە نەخواستی ئازادانە و داخوازی داوتەڵەبانەی ئەو هەزار و ئەو نەکەسەس کە هێشتا نازانن چییە گەنج نەمانە هەر تەبلیغاتیان بۆ کردن قورئانیان خۆردۆ بگوێنە چوزانم ئەو شتانەوان لە مناڵیە لە مەملەکەتگەلێکی ئیسلام زەدەی وەکو ئێران و عێراق و خاوەرمیانە ئەی خوێن بگوێ مناڵە هەر ڕۆژ ئەوەڵ نازان نایڵ چاو بکاتۆ تا بەمەیل خۆی انتخابکە ئەبێ مەسەبێ نابێ لا مەسەب چوزانم حجاب دائەنێ حجاب فڕێدا هەرچێ بۆیە هەر لە ڕۆژ ئەوەڵۆ ئەم کارەکەن و بە نەزەر من ئەمانە لە هەڵەبجا دەستیان داوەسە ئەم کارە چون بەرعکس ئەوە کە ئەیسە ئەو تەنیا ئەو تەسویرە کە گوایە هەڵەبجە گشتی ئیسلامیە هەڵەبجە شارێکی تێکۆشەر بووە 6 ساڵ لەمەوبەر فیلمەکانی هەیە عەکسەکانی هەیە ئەوڵ ماهمەیەکان لەوێ لە هەڵەبجا گیراوە شیعیەکان لەوێ دەستباڵا بوون ئیسلام و میسلام لەوێ پێچراوە سۆ چوونە سەنازان بیار و تەوێڵ و فلان و فیسان وەرە ئیسە لەم چەند ساڵا بە بۆن حکوومەتی بەعسۆ و دوای حکوومەتی هەرێمی کوردستان و بە پشتیوانی عەرەبستان و جمهوری ئیسلامی ئاوایان کردووە کە گەرەکیان ئەم نمایشە بن بەڵام هەزار ئەولە ئەو کشتانە کۆبکەنەوە یا حجاب کەن بەسەریانە کە بەڕاستی دڵتەزێنە بۆ هەر ئینسانێکی ئازادی خواست دریان ئینسان بەزەییەتەوە بەوانەکەەوە خستوێسە چ مەوقعەتێ ئەوان بەنظر من هەر لەو شارە ئینسانگەل ئازادی خوار چاپ کۆمونیست سابقەی ئاعتراض و مبارزەیان بووە لە 100 ساڵی ڕابردووە بریامەگەر تاریخی شاری هەڵەبجە چاولێ بکە ئەمە نییە ئەمە گۆشەیەکی زۆر کەمی ئەویش بەهێزی پوڵ و دەسەڵات و قدرەت و سەرکوب و ئاوای لەکردووە ئەنا لەژێر پێسی هەڵەبجە شارێکی توێکۆشەرە ئازادی خوازن و فکرەکەم ئەم تەوتە ئەو دەسیسە یا ئەم کارەوا کردویانە ئەکرێ پوچە و بکرێتەوە. سپاس ساڵی سەرداریدینە سەرەوە مەسەلەی تەنها شاری هەڵەبجە و دەوروبەری ئەم هەزار و چەند نەفەرە نییە. باسی تەبلیغات و قورئان و ئەمانەت کرد تاو جێگای مەسەلەکە من تاقیبم کرد و ئاگادار بم حتمما تۆ ئاگاداری گووە لە شاری هەڵەبجە یا شار لە زۆربەی شوێنەکانی تریش بووە تایبەت ئەم مەسەلەکە لە هەڵەبجە چووەتە پێشەوە جمهوری ئیسلامی چەندین نەهاد و مەقەرەڕاتی هەیە و دیارە لە درێژ لە زۆر لەوە پێشترۆ سەبارەت بەم مەسەلە کاریان کردووە بەڵام بە هەمووی ئەمانە باز دەواکرێ ئەم مەڕاسمە
پوششە ئەم لیباسە ئەم ڕاستمە گیراوە پوششێکی داوطەلەبانەدا ئەگەر پوششە بۆ خصوصی نییە بۆ مەراسمی جەمعی بۆ وەرگیرێت. بەڵێ هەروە کە تۆ لەم ئاخرا ئیشارەت پێکرد ئەمە شتێکی ئیجباریە بەنظر من تعدادێک مەلای مرتەجعی کۆنەپەرست بە هاوکاری عەرەبستان و جمهوری ئیسلامی و هەروەها بە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بەنظرم ئەم سەناریۆیان دروست کردووە ئەم ئیقدامیان کردووە ئەم تەبلیغاتیان کردووە. ئەنا من مطمئنم ئیتمینانم هەست هەر ئیتمینانم هەست ئەگەر ئازادانە بوایە چزانم شاید 1000 کەس لەوانە حاضر نەبوون. هەر بۆیە وەختێ ئێمە سابقەی مەسەلەی ژنان لە عێراق تماشاکەین ئەی بۆ 10,000 نەفریان لێ کوشتن لەبەرەوە حاضر نەبوون چوونە هەرەو ژنانە حاضر نەبوون بشنە ژێر قانون و مقرراتی کۆنەپەرستانەی ئیسلامی. هەر بۆیە حاضر نەبوون کۆیلە بن حاضر نەبوون وانی باسکەنە بەریان حاضر نەبوون بە زۆر بیانن بەش و حاضر نەبوون ژن بژنیان پێ بکەن و مرتب ئەم اعتراض و چوزانم ئەوانە بوو دروسە سەردەمانێک ڕێکخراو نەبوون بەڵام حتا وەکو فەردیش اعترازیان کردووە دەنگخوایان بەرزۆ کردووە و هەر بۆیە ئەو ئامارە زۆرە لە کوشتن و لە لوتبڕین و لە چوزانم سەربڕین و ئەوانە لە کوردستانی عێراقاوە لە هەڵەبجا هەیە ئەیخۆ ئەو ژنانە کێ بوون ژنگەرێ بوون وا معتەرز بوون بەو وەزعە وا بەسەریانە هاوردوون بەو وەزعە وەکو کۆیلە وەکو کانالیان ئیسفادە کردون ئیرادەیان لێ سندوون چوزانم وتیانەوە خواوەی فەرمۆ قورئان و فڵانە مەلای مرتەجعی وەکو مەلاکەی سەلاحەدین محەممەد و مەلا عەلی باپیر و کێوکێ ئەم کارانەیان کردووە ئەوە فەرمویانە بەڵێ وەرێ منان خۆیان چوزانم کەسوکار خۆیان هان شوێنی دنیا بۆ خان خەریف کەیفن بەڵام بۆ ئەوە ئەم وەزعە تەحمیلکردن بەسەر و خەڵکە ئەوەڵین کۆمەڵێک لە ئینسانەکان وە فشاریان بۆ بێنن وا بیان کەنە گۆشەی ماڵ وا مطیع باریان بێنن ژنانن و قوانین ئیسلام ئەمە هەر لە زەمان محەممەدەوە هەتا ئێستا ژن بە عنوان ئینسانێکی نیوەی ئینسان بە عنوان ئینسان بەڕاستیی ناناسێ نیوەی بەشەر هەر بۆیە دیەی لە مەقابڵینە هەر بۆیە یەک پیاو ئەگە شەهادەت باشێت دوودانە ژن شەهادەت بن بۆیە ئەمانە مەسەڵەن مطلقاً بە ئیرادەی خۆیان یا لە ڕووی خۆیان نەبووە ئەمانە مەجموعەیە تەبلیغات مەجموعەیە ئیمکانات مەجموعەیە فشار یان هاوردە بۆ ئەمانەیان کۆ کردووە تەبلیغیان بۆ کردوون و بردوونیان ئەم سنبلی ئەسارەتی ئینسان کە عیبارەت بێت لە حیجاب و ئەو نوعە پۆشتە ئیسلامیە کردویانە بە بەریانە بێ ئەوە خۆیان ڕازی بوو. مەمنون ساڵی سەرداریان وەکو ئاگاداری بازەوا کرد کە تەواوی خەرج و پیتاک و لیباس و تاجی زێڕین بە ئیسلاح کە خودی ئەو تاجەش ئەڕمی جمهوری ئیسلامیە گشتی بۆ عهدەی جمهوری ئیسلامی بۆ لایەن جمهوری ئیسلامی و تەهیەکراوە لەوەش بەولاترۆ لە شەبەکەی ئیجتیماعی عمومیە و زۆر کەس بازەواکرێن کە ئەم مەراسمە مقایسە کرێ لەگەڵ بۆمبارانی شیمیایی حەڵەبجە و حتا خراپتر لەوەش نظری تۆ چیە سەبارە بەمە ئایا واقعاً توول و عەرضی ئەم فاجعە لە بۆمبارانی شیمیایی زۆرترە لە بۆ کۆمەلگا؟ من ناتوانم مقایسەیەکی ئاوا بکەم ئەو بەنظر من بۆمباران شیمیایی بلەخەرە 5,000 کەس بەداخەوە تیاچوو و ئێسەیش هێشتا ئاسەواری لە مناڵگەلێک وا لە هەڵەبجا لە دایکە بن هەر هەیە بەڵام بەنظر من بۆمبی شیمیایی زۆر کەمهینترە لە بۆمبی جەهل و خرافات و کۆنەپەرستی حەقیقەتەن ئەم کۆنەپەرستیە ئەگەر لە هەڵەبجا 5,000 ئینسانیان کوشت 15,000 نەفەر ژنیان کوشت یعنی خرافات یعنی ئەم کارەوە لەو شوێنا کرا لەو ساڵ ناکرا هەر ئەم قوانینە وە ئیمڕۆ ئەو لیباسە و ئەو حجابەی کرد بەسەر ئەو ئینسانە بێگوناحی بێدەسەڵاتانە هەر ئەمە بەنظر من دواکەوتوی و جەهل و خرافات تا ئیسە زیاتر لە 15-20 هزار کەس لە ژنانیان کوشتووە و ئەم
کولتورە ئەم فەرهەنگە بە نەزەر من زەر و زیانی هەر یەکجار زۆرە. خورافات و دواکەوتوی و جەهل شتێک وا هەر لە ئەوەڵی ئیسلامەوە هەتا ئیسا هاتووە و ناسیۆنالیزم و کۆنەپەرستی و ئرتجاع تەقوێتی کردووە. هەمیشە ئەمە هێنی بووە. ئەمە دەستاوەردی بۆ بەشەر، دەستاوەردێ وا ئینسانەکانەکە بە کۆیلە، وا بێ ئیرادەیانەکە، وا لووتیان نەبڕێ، وا عەدامیانەکە، وا سەریان نەبڕێ، وەکو بەرزی مانانیش ئەوانە وا ئەیان کوژن بۆی دەرەچن. و قانون هیچیان پێ ناکە. و قانون چوزان حتا لە ناو جامعەکان ناو بەشێک لە کۆنەپەرستە کابرا بە چوزان ئینسانێکی باشەرەف بە بنیامێکی مرد بە ئیسلاح بە غیرەت ناو لێبن. آخر تۆ بچی جگەر گۆشەی خۆت، خوشکی خۆت، هاوسەری خۆت، هاونەوەی خۆت بکوژی، ئەمە چه ئازایەتیە هاتیە؟ هەی نازانم ئینسان لە مەقابڵ ئەم کۆنەپەرستانە چی بێژێ. بۆیە هەر ئەنازە ئێمە تووڕەبین لە ئەم وەزعە، هیچ ناچێتە بەرۆ مەگەر ئەوە بەنظر من هەمومان، هەم ئێمە، هەم خەڵکی شاری هەڵەبجە، هەم فعالینی ژنانی بزوتنەوەی ژنان لە کوردستان، عێراق، نەتەنیا عێراق، بەنظر من لە حەچێ شوێنم دنیاش ئەعتراز پێ بکارە. هەر لەو ئێرانە وا بزوتنەوەی ژنان هەست و ئەوانە ئەشێ حتممە ئەعتراز پێ. من دیومە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر کەس لە فعالینی سیاسی هاتوونە سەر دەنگ و بەنظر من ئەو کەسانە ئەو بەشەریەتە متەمەدنەوە ئەو وەختە بەدروست ناڕەحەت بوو بۆ بمبارانی شیمیایی هەڵەبجە ئەشێت 10 قات ناڕەحەت بێت. ئەگەر ئەو وەختە بەنظر من زۆر شوێن زۆر هونەرمەند لە سەراسەر دنیا هەر لەم ئوروپا کورسرتیان دانا، ئەعترازیان کرد، گۆرانیان خۆن، سرودیان خۆن، حتا یارمەتیان کۆ کردووە بۆ ئەو خەڵکە ئاوارە بۆ خەڵکی هەڵەبجە. وەلعان هەڵەبجە وەکو شارێکی مەشهورە بۆ بە نازانم شتێکی دنیایی بەبوونەوە هینگ لێکرا، ئەو 5,000 کەسێ لێکوژا. بەرزەن ببوون ئەم داستانەوە شێت دەیان بەرابەر مەشهورتر بێ، بەڵام بەبار پێشکەوتوویە. هەموو بەشەریەتی متەمەدن دەبێ دەنگ هەڵبڕێ بەرامبەر بە ئەم مەسەلە. من داواکەم ئەمە بەشێک لە کەمکاری کۆمونیستەکان و چەپەکانە، ئەمە بەشێک لە کەمکاری بزوتنەوەی ئازادی خوازە. تەشکیلاتێک ئاعترازێکی کردووە، من دیم لەم ڕۆژانە هەر لە کوردستانی عێراقا ئەوەڵ جارێ حەمڵەی کردووە بە ئەوانە بۆیە ئەم کاردانەوە هەست ئەم حجابە ئەکەن بەسەرەوە لەبەر ئەوە نازانم مدلوشت پێیا بووە. بە تۆ چی؟ تۆ بلەخرا مدافعی حقوقی ژنانی، مدافعی حەقی پوششی، حد مدافعی ئازادیت، مدافعی وەسە ئەوەی کە ئینسان چۆن زندگیکە. یا جارێ ئەوە یەژی بە مدلەکە یەژی بەوە چزانم قژت ڕوود مەکە، لیباس جوان مەکە بەرت، نازانم وا مەڕۆ بەڕێگا بە ئەوانی جوان نەکەن. ئەمە چ مبارزەیەکە؟ ئەمە چی ئەترازێکە؟ یا مەسڵەن کەسگەرتر بووە لە مەسڵەن مەسئولینی یەکێتباری یەکێتی نیشتمانی ئیسا لە جێ ئەوەی ئەترازکە، لە جێ ئەوە چەند ساڵەوە بەر چوزانم تەشکیلاتێکی دروست کرد بە ناو دابڕان کە ئەوەی تر لە کولتور و لە فەرهەنگ و لە نازانم چی و چی ئێمە کۆندا ئەبڕێن و شتی نوێ و شتی پێشکەوتن خوازانە بینە بەرۆ ئەبینی قسەکەژێ من بڕوان بەخوا بە پێغەمبەر و بە ئیسلام هەیە، گە ئیسلام نەبێ مەئەساتە و نازانم شتگەل عەجیب ئەقۆمی. گەرەکمەوە بێژم غەیر ئەز کۆمونیست و چەپەکان و ئازادی خوازان تەمایل نابێ هیچ کەس بێ. بزوتنەوەی فعالینی ژنان، بزوتنەوەی ژنان لە کوردستانی عێراق بەنظر مەشێ یەک جارتر بیر کاتۆ خەریکە چیەکە؟ دەپاڵ دەست ئەوانە لە شارەکەی ئەوانە کە سوکار و خزم و ڕەفێق و هاوکلاسی و مناڵە مەدرسەیی فەقیر ئەبەن دایانە نێن نمایشیان پێدەن حجابی ئیسلامی ئەکەن بەسەریانە و ئاعترازێکی ئەوتۆ نییە. بەنظر بزوتنەوەی ژنانەشێ هەر ڕۆژ ئەوڵ بەهاتایەتە خیابان ئەشێ ئاعترازی کردایە بەم جەنایەتە بەنظر من، ئەشێ ئاعترازی کردایە بە حکوومەتی عەرەبی کوردستان. ئەرێ ئێوە خەریک چین؟ ئێوە زاهێرەن سڵامەتی خۆتان بە نازانم سوسیال دموکرات و فلان و فیسارە ناسن. ئەم هەموو ملیۆن دلارە چی خەن اختیار عەلی باپیر و سەلاحەدین محەممەد و نازانم ڕابتە و یەکگرتووی ئیسلامی؟ بۆچی ئەو هەموو خەرجتانە کردوە لەو ساڵنا نایکەنە خەرج ئەوە کە 4 مەدرسە دروستکەن،
بیمارستان دروستکەن بێهداشت ئەم خەڵکە بدەن موچەی کەسانێوا کاریان کردووە معلمانێوە لەسەر کلاسە خۆڵیان خواردووە دەرسیان وتووە موچەی ئەوان بۆ نادەن بۆ خەریکن بەم جۆرە شتانە سروەت و سامانی ئەو خەڵکە ئەخەنە اختیار ئەوان و بەنظر من بەشێکی تر لە کارەکە بێت بزوتنەوەی ژنان لە ئێرانە چون جمهوری ئیسلامی ئەم کارەی کردووە ئەبێ حتمما لە مقابڵی عەکسۆ ئەمەڵ نیشان بە ئەشێ هەموو کەسێ ئەم داستانە هەموو ئینسانێکی ئازادی خواست هەموو ژنێکی حەقخواز بە نەزەر من دەبێ ئاعترازکەن لەم خۆیان هەڵبڕن بە هەر شێوەیە وا ممکنە تەزاورات بکەن ممکنە نازام توماری ئیمزاکەن ممکنە بچنە بەر ئوستانداری سلێمانی ئوستانداری هەڵەجێ ژنێر چ خەبەرە ئەم وەسعە بۆچی واکەن بە مناڵەکانمان بۆچی ئەم ئینسانە فەقیرەوە ئاگایان لە دنیا نیە ئێوە ئەوان بەسەریان بێ ئەوە خۆیان ئیرادیان بێ با گەورە بن با خۆیان بە ئیرادەی خۆیان هەڵی بژێرن ئەو وەختە نە من ئەتراز دەکەم نە کەس بەڵام 100% دەزانم دەرسەدێکی یەکجار زۆر لە ئەوانە هەر نازانن چ خەبەرە هەر نازانێ چ داهاتوویە ها لە انتزاری ئەوانە کێشەوە چ ڕۆژڕەشیە کە هەری سارویانکەن بە بەردە و بە کۆیلە و بەمەیل خۆیان چزانم پیاوسالاری و کۆنەپەرستی و ئیسلام قوربانیان لێگرێ ساڵی سەرداری بەتەوەجێ بەو تەوزیحاتەی کەدار کە من دەویستم پرسیارە بکەم کارێکی کۆمۆنیستەکان و چەپەکان و خەڵکی ئازادی خواز و هەروەکو خۆش ئیشارەت پێکرد شاری حەڵەبجە تەنیا ئەو 1000 و چەند نەفەرە نییە پێت وایە ئەم کارە و بەم شکڵە ڕسمیە و مەراسمە ئاواگیراوە کە سەرچاوەی هەموو ئەمانە دواکەوتویی و خورافە و ئیسلام و ئێرتجاع و بە تایبەتی کردەوەکانی دژی ژنانە تەفاوەتی ئەم مەراسمە و بەم هەموەگەبگەبە و دەبدەبە کە ظاهرەن ئاوا مەراسمی ڕسمی بۆگرن لەگەڵ کردەوەکانی داعش کە ترس و وەحشەتی خستووە دڵ خەڵکی منتەقە و سەربڕین و کوشتار ئەمە فەرقی لەگەڵەوە هەیە یا هەر لە سەرچاوەیەک و لە شوێنەکە سەرچاواگرێ هەمویان هەرو سەرچاوەیە تۆ تماشاکە تەواوم ئەم هێزە ئیسلامیانەوە ئەم مەراسمەیان سازکردوە جملە یەکگرتووی ئیسلامی مطلقاً علەی داعش حتا تەبلیغاتیان نەکرد حتا چوزانە کەسانێک پێشمەرگەکە لێواتیا چوون ئەوانیان و پێشمەرگانە شەهید نین یەک مورد هیچ کەس نایبینێ کە ئەمانە بەرامبەر بە داعش هینیان کردبێ خۆیان لە داعش خراپتریان کردووە هەر ئەمانە کەیسە یەکەتی نیشتمانی و کە بەشێکە لە حکوومەت یارمەتیانەکا و مەیانی بۆ باسکردوون مەگەر چەند ساڵ لەمەوە بەر لە دێی خێڵی حەما 24 پێشمەرگانیان سەر نەبڕی دوایەوە کە کوشتنیان هەر یەکسەر سەریان لە لاشیان گیان نەکردو ئەمانە هەروانن ئەمانە هەر مەلاکرێکار و مەلا داعش و تاڵەبان و ئوسامە بن لادن و ئەم هینانن یعنی مطلقاً هیچ تەفاوەتێکیان لەگەڵ داعش و ئەوانە نییە چون ئەمەڵان نیشانیاندا بەر لە داعش هێشتا داعش پەیان نەبوو ئەمانە لە خێڵی حەما جەنایەتیان کرد ئەمانە هەروانن کە ئیسا بالاخره چون نین لە شەڕا هان لە حکوومەتە ئەچن بەم نەوعە لە دانانی ئەم نەوعە لە مەراسم وەزیفەی خۆیان ئەبەنە بەرەو ژن بە کۆیلە ئەکەن و بۆ ماوەیەکی تر احتیاجیانە بێ پێیان و جوابێکە دەنەوە بە داخوازی جمهوری ئیسلامی لەم شرایەتە کە کەوتووەتە ژێر زەبری مبارزات و اعترازی حەق خوازانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەتایبەت بزوتنەوەی ژنان لە ئێرانە یەکێ لە بزوتنەوە گەلێک وازینووە پابەرجاس کۆتانە هاتووە ئەم بزوتنەوەی ژنانە لە ئێرانە و ئەلعان سەرڕای ئەوە دەیان و سەداریان ئەخەنە زیندان نازانم حتا حزبڵڵا و سارۆڵا و چیچی ئەلێرن ئەسی دەکەن بە چاوانیانە بەڵام هەر وێساون و متمئنم لاشەی جمهوری ئیسلامی لە گۆڕ ئەنێن بزوتنەوەی ژنان یەکێ لەو بزوتنەوە معتەرەزە پایدارە قایم بەزاتە ئازایەیە بۆیە وا ئەزانم جمهوری ئیسلامی بەشێکی گەرەکی ئەمە بکە بەشێکی قەدەر قودرەتی خۆی بنوێنێ جمهوری ئیسلامی لەم ماوە لە خاوەرمیانە لە یەمەن لە لوبنان لە عێراق حتا لە زۆر لە فەلەستین
زۆر شوێنە دەستی لە سووریە دەستی کۆتا بووەسۆ وەکو جاران نییە بەمەیل خۆی ڕمبازێن بکە قاسم سلێمانیە کوژن ئەو دانەکە کوژن ناتوانێت هیچ بکە دەرنەتیجە گەلێکێ بە جۆرێتر قدرت نمایی خۆی بکە و هەڕەشە بکە کە من هێشتا دەسەڵاتم هەست ئەوە لە ئەم بەشە چزانم بێ دفاع فەقی و هەژارەی کچانی بەشمەینەت هێشتا نەگەیوسە سنێکە خۆیان توان تەسویم بگرن ئاواکە بۆیە من وازانم بۆ چاوترسێتکردن بزوتنەوەی ژنان بزوتنەوەی کرێکاری و زەحمەت کێشانە کە دەستیان داوەسە ئەم کارە من وازانم لە مەقابڵ ئەمە هەموو کەسانەوە لەسەر هەڵەبجە هاتنە دەم لەسەر سراسەر دنیا سرودیان وت ئاهەنگیان گێڕا یارمەتیان کۆ کردو ئەشێ بەنزم بێنە دەم ئەوانەوە گۆرانیان بە هەڵەبجە هاوت ئەوانەوە سرودیان وت شێعریان وت وە کتێبیان نووسی من پێم وایە ئەم داستانەی ئەم مەراسمە لە هەڵەبجە کەمتر خەتەر نییە بۆ بەشەریەت وە بۆ خەڵکی هەڵەبجە وە بۆ کچە مەعسووم و فەقیرانە کە ئاوایان لێکردون واداریان کردون على ڕغم مەیل و ئیرادەی خۆیان بێن و ئاوا دانیشن و ئەوانیش سوڕانیان بۆ بکەن معلومە ئەو کەسەوە سوڕانیەکە ئێوەش نیشانداندا یەکێ لە کادرگەل بانی یەکگرتووی ئیسلامیە حەل لە ئەوەڵۆ پەروەردەیان کردووە سازمانیان داوە حازریان کردووە وەسۆزی ئەیشی من لە پارلمانە بە عنوان نمایەندەی نازانم بەشی فڵان یەکگرتوو یا کۆمەڵ ئیسلامی یا هەرچێک تەحمیڵێکن بە مەردم بۆیە من پێم وایە دەبێ سەفێکی محکەم سەدێکی محکەم و قەوی بەرامبەر بەم کارە ساتە قیزەونە ناشینە کە پڕیە لە نفرەت بەشەریەتی متەمەدن و بەتایبەت بزوتنەوەی ژنان و خەڵکی ئازادی خواست لە کوردستانی عێراق و ئێران سەفێ بەسین کە ئەمانە لەمە زیاتر نەتوانن خەڵک وادارکەن ئەویان بەسەر بێنن و لە ئێرادە و لە تەسمیمگیری خۆیان وانە بێبەریان کەن بیانکەن بە کۆیلە و هەر جۆن مەیلیان بوو بەسەریانە داسەپێ مەمنون ساڵی سەرداری دیارە پرسیار زۆرە بەڵامی دی گەیشتینە ئاخری وەختەکەمان و ناتوانین زیاتری دامێ بدەین سپاس بۆ تەوزیعتان و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاسدانەکەم سپاس بۆ تۆش بینەرانی عزیز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەرچوان ساح و سڵامەت بن